Depremin yol açtığı yıkıcı tabii tablo ve acı insani sonuçlar karşısında uluslararası yardım ihtiyacı doğdu. Türkiye uluslararası yardımlar için çağrı yaptı ve 100'ün üzerinde ülke Türkiye'ye yardım önerdi. İKB de Türkiye'ye yardım, Türkiye'deki depremzedelere yardım gönderenler arasında tabii ön saflarda yer aldı. Gerek bölgesel hükümet, gerek sivil toplum kuruluşları, gerek sıradan vatandaşlar Türkiye'ye yardım etmek için sıraya girdiler ve harekete geçtiler. Bugün de görmüş olduğunuz üzere 8 kamyon, ilaç dolusu kamyon Türkiye'ye doğru yola çıkacak. Burada ilaçlar ve tıbbi cihazlar var. Bunlar tabii bizim iletmiş olduğumuz ihtiyaç listesi çerçevesinde İKB Sağlık Bakanlığı tarafından bir araya getirildi. Deprem acı bir vesile olsa da Türkiye'nin bölge halkıyla Türkiye arasındaki tarihi, beşeri bağları, dostluğu, kardeşliği teyit etti. Ben bu değerli yardımlar için Türkiye'deki tüm depremzedeler adına teşekkürü bir borç biliyorum. ئەم کارەساتە دەرەنجامەکەی لە تورکیا تەواو نەبووە لەبەرەوەی بە هەزاران قوربانی لێکەوتەوە بە سەدان هەزاریش هاوڵاتی ئاوارە و پەناهەندە بوونە لەناو شوێنەکان لە خێمەکان و لە کەمپەکانن بۆیە هاوکات لەگەڵ تیمەکانی دیکە وەکۆی کە دەستگای خێرخوازی بارزانانی بە ڕێزیان ئەمڕۆ لەگەڵمانن کە تا ئەمڕۆژ هەر بەردەوامن لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە مرۆییەکان ئەم پێداویستیانی ئەمڕۆ دەبینن نزیکەی 50 تەن لە دەرمان و پێداویستی پزیشکیە کە پێک دێت لە ئەو دەرمانانەی کە ڕۆژانە پێویستی پێیە لە کەمپەکان لە ئاوارەکان پێویستیان پێ و هەروەها هەندێک پێداویستی پزیشکیە هەندێک ئامێر و پێداویستی ڕۆژانەیە کە بەکار دێت بۆیە 258 ئایتمە واتە 258 بابەتە و تیمی وەزارەتی تەندروستی بە فەرمی لەگەڵیان دەمن. دەستگای خێرخوازی بارزانی ئێستا لە هاتای مەتبەخی خواردنی گەرمی هەیە لە مەڕەش مەتبەخی خواردنی گەرمی هەیە لە دیاربەکر مەتبەخی خواردنی گەرمی هەیە کە ڕۆژانە زیاتر لە 6,000 جەمی خواردنی گەرم ئامادە و دابەش دەکرێت بەسەر ئەو هاوڵاتیانە جێی خۆیەتی کە سپاسێکی تایبەتی وەزارەتی تەندروستیش بکەین کە بەردەوامن لە هاوکاریەکان وەک چۆن ئێمە بەردەوامین کە دڵنیاینە ئەو خەڵکە لەوێ هێشتا پێویستی بە هاوکاری هەیە هێشتا بەشێکی زۆریان لە بن خێمەکاندانە لە ناو کەرەڤانەکاندانە هەموو ئەوەش وا دەکات کە وەکو ئەرکێک لەسەر شانی ئێمە کە بەردەوام بین لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانمان.